ئەمڕۆ پێنجشەممە وەک نوێنەرانی دەستەی گشتی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان سەردانی بەڕێز وەزیری دارایی حکوومەتی عێراقی فیدراڵمان کرد. بەڕێز تەیب سامی وەزیری دارایی عێراق پێی ڕاگەیاندی یەکەم تا ئێستا لیستی ناوی وانەبێژان نەگەیشتوێتە بەدەستی من، واتە لیستی مامۆستایانی وانەبێژ نەچووە بۆ وەزارەتی دارایی عێراق. دووەم، هەر کاتێک لیستی ناوەکان گەیشت دەبێت پەرلەمانی عێراق بودجەی بۆ تەخسیس بکات و خشتەی موازنە عێراقی لە پشتی هەرێمی دامەزراندنی وانەبێژان جێگیر بکات. سێەم، وەزیری دارایی عێراق وتی ئەوەی بە ئێمە بکرێ لە ڕووی قانونیەوە هاوکار دەبین و بۆ دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان. ئەوە یعنی نزیکەی مانگێکە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم وەزارەتی دارایی هەرێم و وتەبێژی وەزارەتی دارایی و وەزیری پەروەردە دەڵێن ئێمە لیستمان ناردووە. ئێمە ئەوڕۆ لە بەغدا بووین، بەڕاستی ڕاستە و خۆ من ئەو پرسیارەم لە بەڕێز وەزیری دارایی کرد، وتی بە هیچ شێوەیەک یەک ناوی مامۆستایانی وانەبێژ ناتە چاودێری دارایی نە وەزارەتی دارایی. بەڕاستی ئێمە مامۆستای وانەبێژین 37,000 تاوەکو ئێستا ئێمە داوای مافی خۆمان دەکەین. زۆر بەداخەوە کە وەزیری دارایی وتی ئێمە ئەوەی لە دەسەڵاتی ئێمەدا بێت لە ڕووی قانونیوە ئێمە ئەنجامی دەدەین، بەڵام بەداخەوە یعنی هەرێمی کوردستان بۆ خۆڵ دەکاتە چای مامۆستایانی وانەبێژ یعنی حکوومەتی هەرێم. دەڵێ ئێمە لیستمان ناردووە. فەرموو هیوادارم حکوومەتی هەرێم، وەزارەتی پەروەردە، وەزارەتی دارایی هەرێم بێنە سەخت وەڵامی وەزیری دارایی بدەنەوە. یعنی مامۆستایانی وانەبێژ تاکەی وانەبێژ بن. بەڕاستی بڵێمنێن بەدەم داواکاریمان نەک جارێک 10 جاری دەژیرمان بکەن دووبارە خۆپیشاندان دەکەینەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران. یعنی ئێستا حکوومەتی عێراقی هاتوۆتە سەرخەت، هاوکارە فەرموو تەنها لیستەکە دەنێرن. یعنی بۆ هاوکار نابی لەگەڵ عێراق وتی ئەوان ناوان بنێرن ئێمە لەسەر بودجەی میزانیەی هەرێم بڕەپارەکە دەنێرین، چ بە گرێبەز بیت چ بە هەمیشەی بێ. ئێمە داوای هەمیشەی دەکەن کەچی ئەوان ئامادە نین ناوەکانیش بنێرن.